بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای هەڵەبجە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ئاماری ڕووداوەکانی ساڵی 2018 بڵاو کردەوە. بەپێی ئامارەکە ساڵی ڕابردوو 103 ڕووداوی هاتوچۆ ڕوویانداوە، بەوەیانەوە 8 کەس گیانیان لەدەستداوە و 124 کەسی دیکە بریندار بوون. 103 ڕووداوی هاتوچۆمانە بووە، لەو 103 ڕووداوە 124 کەس بریندار بوو، 8 کەس گیانی لەدەستداوە و سەرجەمەوە بەڵگەنامانەی کە گیراون لەسەر سەرپێچی جۆرا و جۆر کە شۆفێران سەرپێچیان ئەنجامداوە 1936 بەڵگەنامە دەستی بەسەرا گیراوە چی مۆڵەت بیان ساڵانی ئۆتۆمبیل و هەروەها خێرایی ئەو ئۆتۆمبیلانی کە بە خێرایی لە شەقامەکاندا خێرایی ئەڕۆن کامێرەکانی هاتوچۆ تۆماری دەکەن، سەرپێچەکانی تۆمار دەکات. 6816 سەرپێچی تۆمار کراوە وە کۆی گشتی ئەو مۆڵەتانیش کە دراوە بە ئەو هاوڵاتیانی کە خوازیار و مۆڵەتی شۆفێری بەدەستبێنن 1970 مۆڵەتی شۆفێری بوو. لە ئاماری ساڵی ڕابردووی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجەدا ئاماژە بەگرتنەبەری ڕێوشوێنی یاسایی بەرامبەر شۆفێران کراوە و 1936 شۆفێر بۆی سەرپێچیەوە مۆڵەت و ساڵانیان لێوەرگیراوە و ئیجراعاتی یاسایان بەرامبەر ئەنجام دراوە. ئەوکات لە ڕێگەی کامێرەکانی سەر شەقامەوە 6116 وێنەی سەرپێچی شۆفێران بۆ تیژڕەوی تۆمار کراون. ئەو ئۆتۆمبیلانی کە پشکنینی بۆ نەکراوە مەرجی تونوتوەڵیان لەگەڵ نەبوو لێپچینایان لەگەڵ ئەنجام دراوە 860 شۆفێر بووە و ئەو ئۆتۆمبیلانی کاگەر کوژێنەوەیان پێ نەبووە 8 شۆفێر بووە. مۆڵەتی لە جۆری ئەو مۆڵەتی کە ناگونجی بووە لەگەڵ ئۆتۆمبیلێکە بەکارهێنێ 5 حاڵەتمانە بووە. تابلۆی ڕوون دەبێت تابلۆکەی کاڵبێت و لێ پسینەوەمان لەگەڵا کردووە 15 شۆفێر بووە. بەکارهێنانی پشتێنی دڵنیایەوانی کە شۆفێری دەکەن و پشتێنی دڵنیایی نابەستنەوە 194 شۆفێر بوو. دانەپۆشینی بار 9 حاڵەت بووە. نوێنەکردنەوەی مۆڵەت و ساڵانە ئەوانەی کە مۆڵەتەکانیان بەسەرچێ لەگەڵ ساڵانەکە دیارەوەی سەرپێچی و لێپچینەوەی لەگەڵدا دەکرێت 276 سەرپێچی تۆمارکراوە. ڕۆشتنی پێچەوانی شەقام ئەوە دیاردێکی زۆر ناشرینە و ناشارستانی 18 کەس 18 شۆفێر لێپشتینەوەی لەگەڵا کراوە. هەڵنەگرتنی مۆڵەتی شۆفێری ساڵانە 85. هەر بەپێی ئامارەکانی هاتوچۆی هەڵەبجە جیاواز بە ساڵی 2017 ڕووداوەکانی هاتوچۆ لە 2018دا زیادیان کردووە. ئەماش بۆ پابەند نەبوونی شۆفێران بە ڕێنمایی و هێماکانی هاتوچۆ دەگەڕێنرێتەوە. لەبارەی دەست بە سەراگرتنی ماتۆر سکیلیش هاتوچۆی هەڵەبجە ڕای دەگەیەنێت بڕیار درراوە لە 2019دا ڕێوشوێنەکان بۆ دەست بە سەراگرتنی ماتۆر سکیلی بێمۆڵەت چڕ بکرێنەوە. لە ئامان کادا ساڵی ڕابردووش 265 ماتۆر سکیل دەستیان بەسەردا گیراوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.